ناوم سەرحان مەجید تەهایە 48 سالم خاوەن پێداویستی تایبەتم و خێزانداریشم دوو منداریشم هەیە لە ڕووی ئیشەکەم پنی دۆزم وەک ئەلحەمدولیلا کەم ئەندامێکم دەست کەس ناپاڕێمەوە لە کەرمی خۆی بە زیادوی ئیشە خۆمەکەم زۆر احتیاجیە 35 سارە ئیشە خۆشم زۆر خۆشەوێ و پێ مرتاعم زۆر منەظەمەک هەبوو منەظەمەی ئێمەرجنسی ئەڵمانی بوو لەوێ دەورەیان پێکردنی 3 مانگە 6 مانگە مەقسەدم 6 مانگە لە باش ئەو 6 مانگانە دوکانیان لێ داناینەوە کرێیەکەشیان لۆداین گوتیان لە خۆتان ئیش بکەن مەچینە و دەستگایەکانیان هەموو لێ کڕین و ماوەچیش باشیش مساعدەیان کردین هەتا بکەوینە سەر ئیش ئەوجا لە خۆمان دەستمان بە ئیشی کردو ئەلحەمدولیلا نەزاعەتن هینا ئێستا وچی جارانیە وەرەی ئێستا پێراو لە خارجێ ئەو لەنگەیە ئەو یەکریتن لە باتی پێراوەکەی فڕاداتن چا ناکاتەوە زۆر بە کەمی چاکرێتەوە بەڵام باشە شتی دیکە مەغزەبرەی حیبنەوەچی ئەوەی کورتانی کەرێ و ئەوانەیان ڕاویە یانە چیسەخەو یانە ئەو کۆڵە پێش ئەوەش هەیە ئەوە باشن وڵی ئەوە زۆر باشە بەڵام زۆریش نییە لە بەرەوەی ئەشیام هەندە نییە ئەوەی پێ بکەمێ ئەوەی مەسروفەکە گرانە یەک ساڵ مکەمم لێ هات ئەو نەخۆشی گرانە تام گرت لەو کاتیوە لاقم نەدان ئێوەم لێ هات بەڵام لە کەلەمێ خۆی بە زیادیوی ئەلحەمدولیلا دەست و لاق و مێشکەوانم سافە سپاسستایش لە خی گەورە و لە منیش خەراتر هەیە کابرا هەیە لەسەر پشتەیە نانیشی پێ ناخرەوەچی تەیری ئەیدەنێ ئەدی بەوەی چەرێ لە کەلەمی ئەو خی بە زیادیوی زۆر باشم لە کابراکی ساغ و سەلامە زۆر باشم.